پێکەین بە لەژێر چاودێری لیژنەی ئۆلۆمپی کوردستاندا بەرواری هەشتی دوانزە لە شاری کەرکووک پاڵەوانێتی تایکواندۆ پۆمسا بۆ کوڕان و کچان لەسەر ئاستی پێشکەوتوان ئەنجام درا. باز لە پاڵەوانێتیکەکەین، باز لە بەشداری یانەکانی کوردستانەکەین لەو پاڵەوانێتیەیە بە بەشداری مامۆستا ئارە محمەد ماستەر لە هونەری تایکواندۆ، هەروەها پاڵەوانی جیهانی مامۆستا زۆر بەخێر بیت، هەروەها بەشداربووان و خوێندکارانی تایکواندۆ باڵا عەبدولقادر و مەستی فایق، داهەت عەدالەت و عەلی حەسەن. بەخێر بن. سڵاوتان لێبێ. بەخێر بن. مامۆستا سڵاوت لێبێت. سەرەتا با بۆ دەست پێ بکەین پاڵەوانەتی پۆمسا چییە و مەبەست لە پاڵەوانەتی پۆمسا چییە؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتی پێتان بەخشی. من ئەمەوێت لە بەڕێزیشت و بینەرانش ئاگادار بکەمەوە و سەبارەت بە پۆمسا و ڕوونکردنەوەی پۆمسا بە کورتی. پۆمسا یاخود تێگۆک بە کورتەکەی بڕبڕەی تایکواندۆیە، یعنی ئەو چەند حرەکەیە کە کۆ بۆتەوە تعبیر لە هێز، لە توانا، لە تەرکیز، لە قووە ئەکات کە ئەمە هەمووی بەیەکەوە کۆ بێتەوە و پۆمسا یاخود تێگۆکی لێ دروستەکرێ. پۆمسا یەکێکە لەو جوڵانەی کە لە ئێستادا لە جیهاندا گرنگێکی تەواوی پێدرێ و ئێمەش لێرەیە وەکو تایکواندۆکارێک گرنگێکی تەواوی پێدەین کە تاوەکو بتوانین لە ڕێگەی پۆمساوە چەندین نازنا و چەندین ئەنجامی باش بەدەست بێنین بۆ شارەکەمان. زۆر باشە. کاتە باەکێک بچینە لای بەشداربووەکانیش با بچینە لای خاتووباڵا. خاتووباڵا تۆ لەکەیەوە دەستت کردووە بە یاری تایکواندۆ و هەروەها لەم خولەدا لەم پاڵەوانتەیە کە بەشدار بوو پلەیچەنەمت بەدەستێناوە. سەرەتا سڵاوتان لێبێت. زۆر سپاس. من لە 2021 دەستم کردو بە یاری تایکواندۆ و ئەم مانگیەکە بە 3 ساڵە. بەڵێ. و لەم پاڵەوانتی کە کردمان بە خۆشحاڵیوانێت توانیم پلەی سێهەم بەدەست بێنم و ئەوە ئەنجامێکی باش بوو. بەڵێ. زۆر باشە. من شوێی سەرکەوتنە بۆ خوازیم با بچین بۆ لای خاتوو مەستی. زۆر سپاس مەمنون. سەرەتا پێشێکێک زۆر سپاستانەکەم بۆم دەرفەتە جوانەی کە بە ئێمەتان بەخشی. من وەکو یاریزان مەستی فایق کە تەبەنم 18 ساڵە، منیش هەروەها وەکو یاریزانێکی تر لە 2021 دەستم کرد بە یاری تایکواندۆ. مودەی 3 ساڵە بێت کە من یاری تایکواندۆکەم و لەم بوتوڵەیە بەشداریمان کرد و توانیمان ئەنجام و نەتیجەیەکی باش بەدەستێنین و پلەی خۆمان تۆمارکەین و بڕۆین لەسەر مەنسەبی یەکەمی و باشترین نەتیجە بەدەست بێنین. زۆر باشە. کاک داهات. من ناوم داهات عەدالەتە. بۆمە 6 ساڵەیە یاری تایکواندۆەکەم. پشتۆنی ڕەشی دوودانی نێودەوڵەتیم هەیە لە بەشداری پاڵەوانەتی پۆمسامان کرد، پلەی دووەم بەدەستێنە لەسەر ئاستی کوردستان. زۆر باشە. کاک عەلی. من ناوم عەلی حەسەنە. لە 2016 یاری تایکواندۆەکەم. پشتێنی ڕەشی یەکدانی نێودەوڵەتیم هەیە. لەو پاڵەوانتەی کەرکووک پلەی دووەمان توانین بەدەست بێنین لە ئاستی تیم. دەستخۆش. مامۆستا ببین لێ بەرەزت جیاوازی لە جلەکانیانە چییە؟ ئایا ئێستا جلەی مەستی لەگەڵ باڵا جیاوازی هەیە؟ ئەمە تایبەتە بە یاریەکەیان ئەمە بەس تەنیا بۆ ڕاهێنان بەکارێن و جیاوازی لە جلەکەی داهات و ئەلیا چییە؟ بەڵێ لە تایکواندۆ جلەکان هەندێکی فەرق و جیاوازی هەیە. ئێستا بۆ ئەم جلەی کە من لەبەری منایە ئەم جلە تایبەتە بە تێگۆک و پۆمسا. ئەمە زیاتر لە پاڵەوانتەکانە گرنگی پێدرێت و ئەبێ هەر پاڵەوانێک کە بەشداری ئەو یاری ئاکات بەنمە هەر یاریزان بەشداری و پاڵەوانتەیەکە بێت جلی تایکواندۆی پۆمسای تایبەتی پێبێت. ئیتر جلەکانش بەپێ بۆ کچان فەرقی هەیە، بۆ کوڕانیش فەرقی هەیە. بۆ کچان هەیە سوور و سپیە، بەدلەکەی خوارە و سوور و سپیە، ئەوە بۆ تەمەنی خواردرا هەیە شین و سپیە. بۆ پیاوانش ڕەش و سپیا خۆت نیلی و سپیە. ئەمەیە بۆ ئەوانەی لە تەمەنی سەر و 40 ساڵیشەوە یاخۆ 45 ساڵ بەرەو سەرەوە بەدلەکانیان ئی پۆمسا ئەبێت بەچی ئەبێ بە زەرد و ڕەش. واتە بەپێی ڕەنگەکان و تەمەنەکانیش جلەکانیان جیاکرێتەوە و ئەم جلانەی کەش کە بۆ منە کامل سپیە ئەمە زیاتر بۆ هەم بۆ تەمرینی ڕۆژانە بەکارێت و هەم بۆ پاڵەوانتە جیهانی و پاڵەوانتەکانی تایکواندۆ بەکارێت. ئەوەیە کە ئیتر هەر جلە و تایبەتە بە بڕگەیەک و بە بەشێکی تایکواندۆ. زۆر باشە. لە ئێستادا حەز و خولیایەکی زۆر هەیە بۆ بەشداریکردن لە هونەری تایکواندۆ و فێربوونی ئەو جوڵانەی کە لە میاریەدا هەیە. تا چەند لە هەرێمی کوردستان لە ئێستادا گرنگی دراوە بە هونەری تایکواندۆ؟
وەکو نەری تایکواندۆ لە هەرێمی کوردستانە زۆر لە ئێستا گرنگی زیاتر پێدرێ وەک لە ساڵانی ڕابردوو ئێستا بە حکومەوەی کە هەم قاعەکان زۆرن هەم پێداویستەکان زۆرن دایکان و باوکانش کە چاو لە پاڵاوانتی و لە بۆ نمونە لە هونەرەکەکەن کازان ئیسفادەیەک و زۆر توانایەکی باش بە مناڵەکانیان ئەبەخشێت ئەوانش خۆشبەختانە وەک پاڵپشتی و وەک هێزێک بۆ مناڵەکانیان پاڵپشتیانەکەن و مناڵەکانیان ئەنێرنا هۆڵەکانی وەرزشکردن بە تایبەت وەرزشی تایکواندۆ لەو ڕێگەیەوە ئەیانەوێ هەم لایەنە تەندروستێکە و لایەنە دەروونەکەش و هەم نازنا و ئەنجامەکەش بۆ خۆشیان و بۆ شارەکەش بەدەست بێنن وەکو شوێنی ڕاهێنان و شوێنی تایبەت بە چالاکیەکانی ئێوە شوێنی تایبەتان هەیە یان پێویستی بە شوێنێکی تایبەت هەیە بۆ ڕاهێنانەکان ڕۆژانە ئێمە وەکو شوێن طبعاً ئەم ڕاهێنانە ئەبێ لە هۆڵێکی تایبەت بە هونەرەکەی بێت چونکە بەجددی هۆڵێک نەبێت بتوانانی مەشق و ڕاهێنانەکانی تێبە ئەنجامگەێنی زەحمەتە قورسترە بێ ینی لۆدێکی تاوەتریەتە سرت چونکە ناکرێ ئەسا بۆ ئێمەم تەمرینانەکە ئەیکەن لە سەرمایە بێیان لە دەرەوە بێ پێویستە لە هۆڵێکی داخراوە بێ هۆڵەکەش پێویستی بە چەند پێداویستێک هەیە بەڵام لە ڕاستە ئێمە ناتوانین بڵێن وەکو وڵاتانی دەرەوە ئەو پێداویستەکان کامل بین بەڵام هەر چۆنێک بێ قەناعەتمان بەوە هەیە ئەگەر شتەکانیش بۆ پێویستی کە خۆمان ئەمانەوە نەشبێ ئەتوانین هەوڵی لەگەڵا بدەین و تاوەکو بتوانین تەمرینەکان و پەری پێ بدەین و بتوانین ئەنجام و نەتیجەی باشی بەدەست بێن زۆر باشە لەگەڵەوەی کە ئێمە ئێستا چەندین بەشداربوو لێرە هەیە کە هەمیان پلێکی زۆر باشیان بەدەستێناوە ئەم بەشداربووانە چۆن بتوانن بەشداری لە پاڵەوانەتیەکانی دیکەشا بکەن ئەگەر لە عێراقی شابێت چۆن پشتگیریان بکرێت پشتگیریەکە چ معنەوی بە یاخود مادی بێت ئەمە تا چەند هاندانێک ئەوێ بۆ بەشداربووەکانش بووی بە شێوەیەکی زۆر باشتر خۆیان ئامادە بکەن بەنسبەت بەشداربووەکان و ئێستا ئەم بەشداربووە بەرەزانە ڕۆژانە من ئاگام لیانە کەم تا زۆر هەوڵی خۆیان ئەدەن یعنی هەتا تیاتی تیامانایەت تەلەوی پۆلی شەشە یعنی توێتی مامۆسا من ئەمەوێت لە یاریەکەشما بێمە پێشەوە چونکە مستەوە و ئاستێکی توانای باشی بۆ خۆی فەراهم هێناوە مستەواکانیش ئەکەوێتەوە سەر کەسەکان خۆی هەیە زۆر زیاتر حەزی لە هونەرەکەی زووتر ئەچێتە پێشەوە وەک لەوەی کە یەکێک بۆ نمونە بێت حەزی کەمتر بێ یاخود توانای لەشی کەمتر بێت دیگەی ئەمە ئەو ئەنجا دوای ئەوە بەنسبەت من خۆمەوە من زۆر هاوکاریانە بم زۆر یارمەتیانە بم چونکە بەڕاستی مدەڕیب ئەو مدەڕیبەیە کە تەسحێ بە خۆی بدا بۆ یاریزانەکانی یعنی قوربانی بدات جا بەڕاستی من نەبێتە باڵێن خۆڵکێشان هەشتە من زۆر هاوکاریانە بکەم و لەگەڵەوە شاگەم لێ ماڵەوەشیان زۆر هاوکاریانەکە لە هاتوو چۆ لە ڕۆشتن لە پێداویستیەکانیان و خۆشان هەوڵی تەواوی خۆیان ئەدەن بۆیە ئەبینن ئەمە ئەنجام و نەتیجەکانەکەی دەکەن و باوکان ئێستا چۆن ینی بەدەم ئەم یاریەوە بەدەم هوونەرەوە یان مناڵەکانیان نەخێنە ئەو قولانەوە کە تایبەت من دەستخۆشییان لێ یەکەم بەڕاستی ینی ئێستا دایکان و باوکان زۆر هۆشیارانە لە خەمی مناڵەکانیان بۆ لەبەرەوەی ئەوان وا بیرەکەنەوەڵێ ئێمە مناڵەکەمان بڕواتە هۆڵێکی وەرزشکردن بە تایبەت تایکواندۆ ڕەنگە دوور بکەوێتەوە لە ئایپاد ڕەنگە دوور بکەوێتەوە لە زۆر خەوتن یاخود ڕەنگە دوور بکەوێتەوە لە هەندێ شتی بنەما بۆیە هەڵە سێدە نێرێتە هەڵە وەرزشیەکانەوە لەبەرەوەی مناڵەکەی جەستەیەکی تەندروستیە بێت لەبەرەوەی مناڵەکەی متمانەی خۆی بەدەست بێنێ بەرچاوڕوون بێت لە کۆمەلگایە ببێتە کەسێکی نمونەی ناو کۆمەلگا زۆر باشە کۆم لە بەشداربووەکانمان لە پۆلی 12 خاتومەسی پلە یەکەمیشی بەدەستێناوە پلە یەکەمی بەدەستێناوە زۆر باشە خاتومەسی کەواتە چۆن توانێتە ئەو هاوسەنگی ڕابگری لەگەڵەوەی کە تۆ هەم لە پۆلی 12 و هەم یاریەکە ئەو حەز و خولایی کە خۆشت هەتا فەرامۆشت نەکردووە ئەوەی کە ئینسان چۆن بڵێ بەرەو پێشەوە بڕات و هەنگاوی زیاتر پێک بهێنێت چۆن بتوانێت سەرکەوتوو بێ یەکەم شت ئامانجا من ئامانجێکم بە دیاری کردووە کە تایکواندۆکەی خۆمە بگەم بۆی کە لە دوا ڕۆژە خزمەت بە وڵاتەکەم کامیاب بم بە یاریزانێکی بەناوبانک و لە هەمان کاتیشا بتوانم جێدەستی خۆم دیاری بکەم و لە هەمان کاتیشا پۆلی شەشم کە پۆلی 12 بەڕاستی ئەوە تۆزێ ئەرکێکی قورسە بەڵام لە هەمان کاتە سوپاسگوزاری مامۆستا و هاوکارەکان مەکەم کە هەرچۆنێ بێ کاتێکیان بۆ من تەرخان کردووەوە لە هەمان کاتە دوای ئەوەی کە من لە خوێندنیەمەوە قوتابخانە
ئەچمەوە بۆ تەمرینەکان بەردەوام ئەکەم و لە هەمان کاتە خوێندنی خۆشم بەردەوام ئەەکەم لە بەرەوەی کە ئامانجێکم هەیە ئەمێ بە ئامانجەکەم بگەم و ئیشەئەڵڵا نەتیجەیەکی باش بێنم تایە. ببین سەر پاڵاونەتێکە پاڵاونەتی تایکواندۆی پۆمسا کە لە شاری کەرکووک ئەنجامدرا یانەکان چیە بوون کە لە کوردستانەوە بەشداریان کرد و ئاستەکان چۆن بوون؟ بەڵێ پاڵاونەتێکە تقریبان زیاد لە 13 یانە لە خۆیەگرت هەر یانەیەک بۆ منە هەم بە تیم بەشداری هێنابوو هەم بە تاکیش بەشداری هێنابوو. پاڵانتەکان لەخوا بە زیابێ زۆر ئاستێکی باشی تۆمان کرد بە حکمەوەی کە بۆ یەکەم جارە پاڵانتی لەم شێوازە لە کورسانە بکرێت و ڕاهنەرەکانیش یانە بەڕێزەکانیش بە حکمەوەی کە ڕەنگە بڵێم زۆر لە پومسا لە تیمەکانە زۆر ئامادەی ئەویان تیانە بوو ڕەنگە کەم نادی بەشداریان کردوێ بەڵام سواز بخوا یاریەکان زۆر بە شێوازێکی باش بەڕێوەچوو و منافسی بە قوتیشی تیا بوو و سواز بخوا ئێمە توانمان هەم لە کوڕان پلەی دووەم بەدەستبێنین و هەم لە کچانیش پلەی دووەم بەدەستبێنین و بەنسبەت ناوبژیوانان و ئەوانش بە حکمەوەی کە لەم جۆرە پاڵانتیانە کەم کراوە من دەستخۆشییان لێ یەکەم بەڵام ئەوەیە کە زۆر ئەزمونێکی ئەویان نەبوو کە تەواو حەقی پومسا و تێگۆکەکە گرنگی بدەن ئەم پاڵاونەتێ چییە؟ گرنگی ئەم پاڵانتێ ئەوەیە کە تایکواندۆ بڕگەکانی زۆرە بۆ نمونە کیکپاک هەیە کە باز لە شکاندنەکە لە فڕین لە هەر شتێک بێت و پومساش گرنگێکی خۆی هەیە وەک پاڵانتەکانی تر گرنگەکە ئەوەیە بۆ نمونە هەندێک یاریزان هەیە ناتوانێت لە نیزالە لە کوێریگی نەتیجە بێنێت سیرەکەی لە شولارێکی گونجاوی هەیە بۆ پومسا یاخود تێگۆکردن ئەتوانێت لەم ڕێگەیەوە ئەنجام و ئامانجەکانی خۆی بپێکێت و بگاتە نەتیجەکانی وەلا جیهانیشدا زۆر گرنگێکی تاوی هەیە پومسا ڕاستە کوێریکی زۆر لە مێژە گرنگی پێدرێت و ئەگەر بڵێم زۆر بە درەنگتر هاتە ناو کۆمەلگاوە بەڵام پومسا زۆر بە شێوازێکی ڕاستەوخۆ یعنی هاتە ناو کۆمەلگا و گرنگی پێدرێت و ئێستاش لە وڵاتانە هەم پاڵەنتی جیهانی لەسەرەکرێ و هەم پاڵەن جیهانی تیا دەستنیشانەکرد گرنگێکی زۆر تاوێ بۆ لەبەرەوەی پومسا بڕڕێی ناو هونەری تایکواندۆ و زۆر تاکید لەسەر ئەساسیات و بناغاکە ئەگەر تایکواندۆکارێک بناغە و ئەساسیاتی باش نەبێت دڵنیا بە ئەو تایکواندۆکارە سەرەتایەکە هونەری تایکواندۆ بە تاکید ئەگەر یەکێک پومسا و ئەساسیاتی مەزبوط نەبێت دڵنیا بە لە داهاتوە ئەشکالی بۆ جوڵەکانی جیاوازە مامۆستا جوڵەکانی تەبعان جیاوازە ڕەنگە بۆ نمونە یاریزانە بتوانێت سەعاتێک کوێریگی بکات بۆ نمونە یاخود بۆ نمونە بتوانێت سێ جەولەی کامل تکوێریگی بکات و هیلاکێتێکی وای پێوەدیانێ بەڵام پومسا ئەوەنە هێز و توانایەکی ئەوێت ئەگەر 3 جار 4 جار بە جدی بیکەی ناتوانین 5 جار بیکەیتەوە بۆ لەبەرەوەی تەواو شەکەتە دەکات چونکە پێویستی بە هێزە پێویستی بە سورعاتە پێویستی بە تەرکیزە پێویستی بە جوڵەیەکە تەواو توانای خۆتی بۆ کار بخەیت و تاواکو بتوانانی ئادایەکی جوان بکەیت تەواوی هێزت لە هەموو ڕوویەکەوە بۆ ئەو هونەرە بەکارێت هەمووی هەمووی قیاساتە لە ڕووی زانستی لە ڕووی علمی ئەبێتەوە قیاسات و هەمووی ئەمە ئیمتیاز و پوینتی لەسەر زۆر باشە ئێوە ڕۆژانە هەموو ڕۆژێک ڕاهێنانی خۆتان هەیە بەڵام کاتێک کە بەشدار ئەبن لە پاڵەوانێتەکان تا چەند لەو کاتەیە ڕاهێنانەکانتان چڕتر ئەکەنەوە ئایا ئەبێ ئەوانەی کە بەشدار ئەبن لەو پاڵەوانتە سیستمی خۆراکیشیان بگۆڕێت لەو ماوەی ڕاهێنانەدا ئێمە لە ڕۆژانی ئاسایەوە ئێمە هەفتەی 3 ڕۆژ تەمرین خۆمانەکەین بەڵام ئەو کاتانەی کە پاڵانتی یەتە پێشەوە یەکسەر دەستەکەین بە معسکەر تەدریبی ئەم معسکەر تەدریبیە ئەیکەین هەموو ڕۆژانە ڕۆژی 2 ساعت بۆ 3 ساعت تەمرینەکەین و لەگەڵەوەشا خەوتن خۆراک ئەمانە هەمووی ئەبێ ئێمە منازەکەین چونکە هەندێکمان هەیە جاری وایە وەزنی زۆرە ئەبێ خۆراکی لێ هەندێک خۆراکی پێ بڵێن بۆی وەزنەکەی دابگرێ یاخود هاوسەنگی وەزنەکەی ڕابگرێ هەندێکمان هەیە بۆ نمونە لەشی جاری وایە خاوە ئێمە بێ پێویستمان بەوەیە کە ئیسراحەتی بینێ و لەگەڵەوە تەمرینەکان بە باشی بکەن و هەندێکشمان هەیە بۆ نمونە سەیرەکەی ئادای جوان نییە با ئێمە بابێنە لایەنە پومسایەکەەوە با بڵێن سەیرەکەی دەستی خاوە لیان بۆ سەیرەکەی زەربەیەکی باش نییە قاچی جوان ناڕات ئەمانە ئەبێ ئێمە چەندین جار تەکنیک و بۆ نمونە تکرار بکەین بۆ لەبەرەوەی ئەزمموی لێوەرگرین و بەرەو پێشتر بڕۆین و بەنسبەت ئەوەشەوە ئێمە ڕۆژانە ئەو کاتانە کە بتوڵە و پاڵانتیەتە پێش چی لە کوێریگی واتە نزالکردن و چی لە پومسایە ئێمە تەواو
تەواو خۆمان وەکارەخەین یعنی بۆ ئامانجمان ئەوەیە کە نەتیجە و ئەنجام بێنین خۆمان ماندووەکەین ماندوونە ناسانە لە ناو قاعی مەشقکردنمانە هەوڵی تەواو دێن تاوەکو بتوانین نەتیجە و ئەنجامی بەدەست بێن زۆر باشە لە نێوان کچان و کوڕان هیچ جیاوازیەکەی لە جوڵەکانە یا لە شێوازی ڕاهێنانەکانە بەنسبەت جوڵەکان و هیچ جیاوازیەک نییە چونکە ئەمانیش وەکو کوڕان ئەتوانن توانای خۆیان وەکارخەن بەڵام زۆر کچمان هەیە منافسی کوڕەکان یعنی ئەمە شانازێکی گەورەی و جێی دڵخۆشکارە کە کچێک بتوانێت منافسە بکە هەتا ئەمە من جاروە لە قاعەکانە لەگەڵ کوڕەکانە یاریان پێەکەم بەڵام بڕۆن لەگەڵ کەسی بەهێز یاری بکە تاوەکو تۆ بەهێزتر بیت نەک لەکە کەسی لاوازە تاوەکو تۆ هەست بە هێز و توانای خۆت نەکەی ئەمە وایان لێکا کە ئەبێتە هێزێک بۆیان ئەڵێ ئێمەش وەکو کوڕێک وەکو پیاوێک لە ناو قاعی مەشقکردنە ئەبێت توانای خۆمان وەکارخێن و بتوانین شان بەشانی ئەوان نەتیجە و ئەنجامی باش بەدەست بێن تەبعاً تەمرینەکان ئێمە فەرق و جیاوازی نییە بەڵام قورسیشە یعنی ئافراد خۆی گەورە بە ناسکوی بە جوانی دروستی کردووە تۆزە قورسە وەکو کوڕ ئاسک نەرم با بڵێن ئافرەت نەرمترە ئەوەیە کە ئەتوانێت وردە و لەپەرە بەتوانەکانی خۆی بات و ئەنجا بتوانێت بە خۆشحاڵی و ئەمە کچانێکی زۆریش ئەبینین کە لە هۆڵەکاندا ئەوانی شان بەشانی کوڕان ئەو یاریە ئەکەن و هیچ جیاوازیەک نەماوە کاتە تا چەند گرنگە ئێمە گرنگی بترێت بەم بەشداربووانە وەکە زانی لە جەبەی وڵاتەکان هەیە یاریزانێک ئەوێت با خێر و بەرەکەت بۆ وڵاتەکەی ئەناسێنێ بە هەموو جیهان کاتە تا چەند گرنگە ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەگشتی بە شێوەیەکی زۆر باش ئەو بەشداربووانەی کە ئاسیان زۆر باشە گرنگێکی باشیان پێ بدرێت. بەنسبەت گرنگیدانەوە هەر لە دایکان و باوکان و من داواکارم لێیان کە گرنگی بە کچەکانیان بدەن یاخود بە مناڵەکانیان بدەن چونکە ڕەنگە ئافرەتێ ببێتە ئاڵتونێک بۆ وڵاتێ بتوانێت نەتیجەیەک بێنە بتوانێت ببێتە ئەستێرەیەکی گەشت لە وڵاتەکە یعنی دوورنی ئەمە لە ڕابردووشە چەندین یاریزانمان هەبووە لە هەڵبژاردەی عێراقا هەم ئافرەتیش بۆ جەنگاوە و نەتیجە و ئەنجامی باشی هێنا و شانازیە بۆ ئێمە و ئافرەتیش هیچ فەرقێکی نییە ڕاستە بۆ نمونە کەسێکی با بڵێن ناسکە و ئەمانە بەڵام ئەتوانێت لە هوەرەکە ئەتوانێت لە وەرزشەکە خۆی ببینێتەوە و بتوانێت منافسەی نەک وڵاتەکەی خۆی بکە بتوانێت منافسەی وڵاتانی جیام کات و وڵاتەکەی لە ڕێیاریەکە و بناسێنە بە وڵاتانێت باشە باشین لێ داهات شێوازی ڕاهێنانەکانتان ڕۆژانەیە و چەند ڕاهێنانەکان کە سەردانیانەکەتانەکەن بەڵێ ئێمە هەفتەی سێ ڕۆژیاریەکەین بۆ ماوەی 2 سەعات یان 3 سەعات تەمرینەڵینەوە و هەروە تەمرینەکانمان زەرباتی تایە قۆبەدەنی تایە کشانی تایە ئیتر لەم جۆرە تەمرینانی تایە زۆر باشە بەردەوام پێویستن بە ڕاهێنەرەکە هەیە لەگەڵتان نابێت ئارەوەڵای ئەمە سوپاسی مامۆستا مەگەن کە هەمیشە پاڵ پشتمان و یاربەتیمان هەیەات بەناوی خۆمە مقاعەکەەوە دەستخۆشی لێگەین و سەرکەوتوو بێخوا باشە تا چەند گرنگی بە هوەری تایکواندۆ بە گشتی ایراوە لە هەرێمی کوردستان بەتای بە شاری سلێمانی وەڵی گرنگێکی وای پێ نەدراوە بەڵام میترە بۆی نادیەکانەوە هەنێ نادیە خەلەلی تایە بۆ پارە بۆ تەلەبە سەرف ناکەن کە بۆ بەشداری بتوڵاتی دەرەوە بکات و بەشداری شوێنامکە مەسروفاتی بۆ ناکەن مامۆستا سەبارەت بە چالاکیەکانتان لەم چالاکیە بەشداریتان کردووە ئەوەندەی ئاگادار بوون چالاکی دیکەتان نەپێشە بە گشتی چالاکیەکانتان چۆنە ئێمە چالاکیەکان ئێستا ئیتیحادی عێراقی هەساوە بەردەوام چالاکیەکات چالاکی ئێستا ئەمە ئەم نەتیجەیەمان هێناوەمانە بەڵام لە هەمان کاتە کاتێکی کەممان ماوە کە بەشداری لە پاڵانتەیەکی تر بکەین پاڵنتی پومسا لە سەراستی عێراق لە شاری بەغداد بانجامەگەێنرێت ئێمە ئینشەڵا ئەگەر بتوانین ئیمکانێت هەبێتەوەمانە نادیەک بوون بتوانێت داعمام کاتۆمانە بە خۆشحاڵی ڕەنگە بتوانین بەشداری و پاڵانتێر بکەین و منافسەی ئەوانی تر بکەین و بتوانین نەتیجەیە بۆ خۆمان بێنین و هەلەمان کاتیشە پاڵنتی کوێریگی هەیە کە لە شاری سلێمانەیەکرێ 20 مانگ لە شاری سلێمانێکرێ لە هەمان کاریشامە لۆدێکی زۆرە هەم لەسەر من بۆ کە زۆر زیاتر هاوکار بووم بۆ یاریزانەکان تاوەکو بتوان لەو پاڵنتێشان نەتیجە و ئەنجامی باش بەدەست بێنن و سەرنجشتان ڕاکێشم ئێمە لە ڕابردووە بەشداری پاڵنتێکمان کرد بە ناو کاس سەفیری کۆریەوە یەکێکان خۆشبەختانە مەستریخانمان توانی بەشداری لەو پاڵنتێ بکە کە
105 یانە بەشدار بوو توانێت لە وەزنی خوا پلەی دووەمی پاڵانتێکە بەدەست بێنە نزیکەی 712 یاریزان بەشداری و پاڵانتێ بوون ئەمەش دەی دەستخۆشی و شانازێکی گەورەیە بۆ ئێمە کە ئەو نەتیجە گەورەی لەو پاڵانتێ گەورە بەدەستێنەوە دەستخۆشی بە تەواوی خوێندکارەکان سەلامەت زۆر خۆشحاڵین کە لەگەڵمان لە پرۆگرامە بەشدار بوون باڵا تۆ شتێکمان پێ بڵێ بزانین خۆناغەکانی خوێندنت و شێوازی ڕێخستنی ڕاهێنانەکانت لەگەڵ خوێندنە ئەم ڕێخستنە چۆن کردو؟ من خوێندکاری پەیمانگای وەرزشی من داوامەکەم بەیانیانە ئیتر ئەو کاتانی کە داوام هەیە بەیانیان هەڵەسم لە خەو داوامەکەمەکەم و دوایەوەی کە لە خوێندن تەواو بم ئەچم بۆ تەمرینەکەم بەڵام بە بۆنەی ئەم زڕۆفانێک ئێستا تێکەوتین دەوام نییە ئیتر بۆیە ڕۆژانە ئێستا زیاترینی هەر پەرە بە تەمرینەکەمەیەم بەڵام ئەتر ئەوەی لە تواناما بێت ینی بە بەردەوامی هەردووکیانم کردو هیچ کامێکیانم پشتگوێ نەخستووە باشە هونەری تایکواندۆ ئەتوانین بڵێن پاڵنەرێ بووە هاندەرێ بۆ تۆ کە بچیتە پەیمانگای وەرزشی بەدڵنیایەوە بەڵێ ینی سواز بخوا توانیمە لە هەردووکیانە ئەنجامێکی زۆر بەر بەدەست بێنم و هەم لە خوێندەکەمە کە توانیمە لە ناو هەموو ئەو خوێندکارانی ترە بە شێوەیەک دیار بم کە کەسێکی جیاوازم لە ناویانە ئەوە جێگەی خۆشحاڵی بوو بۆ من کە هونەرە تایکواندۆکەم بۆ شێوەیە توانی من دەربخات لە ناویانە لە پەیمانگا وانەیەکی تایبەت یان بەشێکی تایبەت هەیە بە هونەری تایکواندۆ یان بە هونەرە بەرگری و جەنگیەکان بەگشتی نەخێر نییە لە پەیمانگاکانان نییە ئەو هونەرە بەرگریەکان ئەوە لە جامیعایە هەیە ئەوەنی کە بزانم بەڵام لە پەیمانگاکانە تیانە نەخێر مامۆستا گرنگە ئەم وانانە لە پەیمانگاکانی شابوونی هەبێت بەدڵنیایەوە زۆر گرنگە لەبەرەوەی هونەری تایکواندۆ خۆی یاسایەکی هەیە بنیەتی ئینسان بەهێزەکە و لەگەڵەوە ترس و دڵەڕاوکە لە دڵ و دەرونیان ناهێڵێت ئەکانی ئەگەر هەر بەربەستێ بێتە ڕێی دڵنیا بە ئەو کەسێک کە هونەری بەرگریەکات دڵنیا بە بەرەنگاریە بێتەوە بۆ لەبەرەوەی هێز و توانایەکی پێبەخشێ و من داواکارم لە لایەنە پەیوەندیدارەکان و لە حکوومەتی هەرێم هیوادارم هونەری بەرگری بکاتە دەرسێکی ڕئیسی لە پەیمانگاکان لە زانکۆکان چونکە ڕاستە خوێندکار پێویستی بە عیلمە پێویستی بە دیراسەکردنی عیلمەکەیەتی و خوێندنەکەیەتی بەڵام لە هەمان کاتیشە هونەرە بەرگریەکان بە تایبەت هونەری تایکواندۆ هونەرێکە پڕە لە عیلم پڕە لە زانیاری پڕە لە شتی بەسوود یعنی بۆ من سەیرەکەی خوێندکارێک ئەخوێنێک نزیکی سەعاتێک لە پۆلەکەیە دوای بێتە دەرەوە بچێتە هۆڵێکی وەرزشکردن لە ناو پەیمانگاکەیە ئەمە ڕێستێکە بە دڵ و دەرونیەدا لەشی چالاکترەکە مێشکی کراوەترەکە واتە ئەو کا دەتوانێت بۆ دەرسی دواتر بچێتەوە بە هێزێکی باشتر بە توانایەکی باشتر بچێتەوە مامۆستا پەیوەندیەک هەیە لە نێوان هونەری تایکواندۆ لەگەڵ وەرزشەکانی دیکەیە بەگشتی بۆ نمونە کەسێک کە یاری لە جوانی ئەکات وەرزشی لە جوانی ئەکات ئەتوانێت هونەری تایکواندۆش بە هەمان شەوکات بەنسبەت پەیوەندیکردنەوەکەوە ئەوەیە کە من سەرنج ڕاکێشم تەنها بۆ سترێجینگ و بۆ کشانەکان ئەمە پەیوەندیەکی بەیەکەوە ئەیان بەسێتەوە بەڵام وەکەوەی کە بڵێ هونەرە کە فێر ببێت یاخود پەیوەندی ڕاستەوخۆ تایکواندۆکارێک بە کەمالە سامێکەوە بێ ڕەنگە بۆ کەمالە سامەکە قورس بێ یاریزانێکە هۆڵی باڵێن یاری ئاسمکە بۆ لەبەرەوەی ئەو یاری قووەتەکە کاری قووەتەکە ئەم ماسوولکانەی گرژەکات کای ماسوولکەکانی گرش کرد ئەم یان پێویستی بە ماسوولکەیەکی نەرمە پێویستی بۆیە کە بتوانێت کشانێکی تاو بکات و بتوانێت لە ڕێی کشانەکان و لەشی چالاک بێت و ئەو زەربات و ئەو لێدانانەی کە لە ناخیا دروستە بێت بۆ بەکاری بێنێت و بۆ ئەنجام و نەتیجەکانی بەڵام ئەوی تریان قورسە ئەویان زیاتر ئەتیمادی لەسەر قووەت و لەسەر ئەوەیە کە ماسوولکەی باڵن پێ بەقوت بکات ئەمێ زیاتر سیرەکەی جیاوازەکە دروستەکات و لە هەمان کاتە ئەتوانێت بۆ من یەکێک کەمالە سامەکات باڵن یاری ئاسنەکات بێت هونەری تایکواندۆ بکە بەڵام قورسترە بێ وەکلەوەی کە یەکە خۆی تایبەت دانابێ بۆ تایکواندۆ یعنی هەم لە چالاکەکانە هەم لە جوڵەکانە قورسترە بێ من زۆر جاجاریوە برادرم هەبوو بۆ منە پرسیاری لێ کردم وتم مادەی وەرە بزانمە توانین قاچی دەوەن بەر سیرەکەی بەهۆی گەورەی ئازەڵەکانەوە بەهۆی ماسوولکەکانەوە کە ئەو کشان و سترێجینەی زۆر نەبووە نەیتوانێت وەکو من چالاکانە ئیشەکانی بکات زەربەکان بکات ئەوەیە وای لێ کردو زۆر باشە ئەتوانین بڵێن تەمەنێکی گونجاو و تەمەنێکی تایبەت هەیە بۆ ئەوەی کە کەسێک بێوێت فێری هونەری تایکواندۆ بێت یاخود لە هەرچ تەمەنێکا بێت جیاوازی نییە بەدڵنیاییەوە هونەری تایکواندۆ پێویستی بە کەسێکە لە مناڵیەوە
دەست پێکە من خۆم یەکێکم لەو یاریزانانەی لەتەمەنی چەنەوە کە لە ڕابردوودا من خۆم لە 9 ساڵیەوە خەریکەم یارم پێم وابێ لە 7 ساڵی تر مناڵ هەم مێشکێکرێتەوە هەم ئەفامێمێنە هەم بۆن مەجێگرێکی باشە بێت لە 7 ساڵیەوە مناڵ ئەتوانم بڵێم ساڵەکانی ترش هەر ئەبێت بەڵام لە 7 ساڵیەوە توانی مناڵ پەروەردە بکەیت و بە شێوازێکی ئەکادمی و زانستی وەرزشەکانی بکات و لە داهاتوە بتوانێت ئیسفادەی لێ بکەین و خۆشی ئیسفادە بکات و نەتیجە ئەنجام و ئەنجامێکی مامۆستا کۆمەڵێک یاسا هەیە کە یاریزانێکی هونەری تایکۆندۆ ئەم یاسایانە پێویستە جێبەجێ بکات و کۆمەڵێک شت هەبێت لە ژیانیا پێویستە نەیکات بەڵێ یاسا بەڵێ بە تاکید هەیە یەکەم شت یاساوەیە کە ئێمە ئەم هونەراکەین ئەم هونەرە خۆی لە خۆیان هێزە بەقووەتە یعنی ئێمە یەکەم شت دوایان فێرەکەین کە لە دەرەوە بە هیچ شێوازێک نابێ بەکاری بێنن یەکەم شت ئەبێ دوور بن لە شەڕ دوور بن لە کێشە دوور بن لە هەموو شتێکی نەخوازراوە چونکە ئەم بەردەوام ڕۆژانە مەشقە کات بەردەوام وەڵی بە دڵنیاییەوە بەڵام لە کاتی پێویستە بەکاری ئەهێنن لە کاتی پێویستە بەڵێ ئێستا بۆ زۆر کەس جارواتەوە چیتە شوێنە یەکێک ئەوێ زەفەرت پێبەریان یەکێ زوڵمت لێ بکاتەوەمانە ئەمە ئیوەستێنی دیفاعەکەی لەسەری ئەمە شتێکی ترە بەڵام وەکەوەی کە تۆ بڵێ بۆ نمونە بڕۆی بچیت شەڕانگەز بیدیان بۆ نمونە نەخواسە شتێکی نەخوازراوە بکەیت ئەمە جێ قوبوڵ نییە ئەمە یەکەم یاسا دووەمیان ئەوەیە بێ ئەو کەسە اتزاماتی هەبێت لە ناوقاعەیە غایبی نەبێت سێم شت ئەوەیە بێ ئەو کەسە بۆ نمونە لە شولارێکی گونجاو و باشی هەبێت بۆی تاوەکو بتوانێت لەو ڕێگەیەوە بتوانێت ئەنجام و نەتیجەکان و تەمرینەکانی بە باشی بانجام بکەین دەستخۆش مامۆستا زۆر خۆشحاڵ بووین تەوەری دووەمی پرۆگرامەکە پەیوەندیدارە بە تایبەتە بە شێوازی مامەڵەکردنەکە هەرزەکارانە بەڕێستان وەکو مامۆستایەک وەکو مامۆستای یانەیەک لەگەڵ هەرزەکارانە بەرکەوتنە زۆرە ئەگەر پامی خۆتمان پێ بڵێ شێوازی مامەڵەکردنەکە هەرزەکارانە وەڵام من داوا لە هەموو لایەکەکەم کە چونکە شێوازی هەرزەکاری شازێکی زۆر حساسە هەم لە دایکان و باوکان ئەبێ زۆر ئاگان لە مناڵەکانیان بێ هەم لە چوونە دێرەوە هەم لەم کاتی ئێستاکە ئەم تۆڕە کۆمەڵایەتی و بۆنە ئەم ئینتەرنێت و شتە زۆر بەردەستەوەمانە ئەبێ زۆر هاوکە زۆر ئاگان لە مناڵەکانیان بێت چونکە بەڕاستی ئێمە نەڵێ با بڵێن لەوەس ئەکان ئەبێ هەمومان ئاگامان لە یەکتری بێ و خودی خۆشمانە بێ ئاگامان لەوە بێت کە خوانەخواسە بەلاڕێیان نەڕۆین ڕێگەیەکی ڕاست و دروست بگرین بزانین چۆن ئەم مۆبایلە بەکارێنین بزانین چۆن یەینە دەرەوە چۆن ئەڕۆینەوە بێ شخصێت و کەسایەتی خۆمان پارێزراوکەین لە هەموو ڕوویەکەوە و ئەبێ ئاگاشمان لەوە بێ کە بۆ نمونە ئێستا من ئەم فێرخوازانە کە لەلامە شەرت نییە بۆ نمونە ئێمە هەر هونەرەکەمان تایبەت بێت بە مەشق و بە هێز و بە تەمرین و بەم شتانە ئێمە زۆر اعتیماد یەکەم شت اعتیمادم خستۆتە سەر لایەنە پەروەردەیەکە چونکە لایەنە پەروەردەیەکەیە ئینسان بەهێزەکە لایەنە پەروەردەیەکەی ئینسان بە جوانی ئێڵێتەوە جا لەبەرەوە من ڕۆژانە جاروان چارەکێک دایانە نشێنم سەبارەت بە پەروەردە قسەیان بۆ وەکەم سەبارەت بە زیانەکانی ئەم ئینتەرنێت سەبارەت بە موبایل بەکارێنان سەبارەت بە زۆر خەوتن یعنی وا هەیە زۆرە خەوێ سێرێکی بە هەر کاتێ هەڵەسە سێرەکی نوێی ئیشەکانی بە فیڕۆ یان بەیانیە بەڵێ یان وایە لەگەڵ ڕێزم بۆ هەندێکی وایە من پێم سێراگەنە سەعات 4 و 5 و 6 بەیانی یعنی خی گەورە شەوی دانا بۆ ئیسراحەت ئینسانە بێ ئیسراحەت بکات و ڕۆژێکی دانا بۆ ئیش و کارەکانی خۆت کە ڕۆژانە بتوانێت بانجامی بکەین ئەمە زۆر گرنگە و لەگەڵ ئەوەشە هەیە بۆ نمونە سیرەکەی درەنگ هەڵەسییان بۆ منە سەرەکەی درەنگە خەویان سیرەکەی بۆ منە کاتێک موبایل زۆر بەکارێنێ یعنی سیرەکەی بۆ منە بە هەندێک شتی لاوکێ لەگەڵ ڕێزم هەندێکەیە بۆ منە بەشتی ترەوە لە کافتریا بۆ مەخۆ ڕێزمەیە بۆ هەمویان بۆ منە بەڵام ئەبێ ئینسان هۆشیار بێت نابێ ئەم کاتانەی کە هەیەی بە فیڕۆی بدات ئەبێ هەوڵ بدات هەر چۆنێک بێگار ئیشیشی نەبێ هەوڵ بدا کتێبێ بخوێنێتەوە هەوڵ بدات بۆ منە لە ماڵەوە ئیشێک بکات یعنی بەجددی ئەبێ ئینسان وابێت سپاس بۆ ئامادەبوونتان هیوای سەرکەوتنتان بۆ